بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سورة العاديات. سورة العاديات بمعنى أو أسفانة ديك حيلان دي لكاتك مجاهد لسري دبنو جهادي بيدكن كسورة مكية لكاتك دهاتو تخواري طبعا كجهاد لو كاتي ده لسر مسلمانا واجب نبووە بەڵام وەک بڵێ ئامادە سازیەک بووە بۆی موسڵمانان خۆیان حازرکەن و بزانن کە مجاهید نەک بۆ خۆی بەڵکو ئەو ئەسپەشی کە جیهادی لەسەر دەکا ئەو وەسائلەشی کە جیهادی پێدەکا لای خوای گەورە شتێکی پیرۆزە وێ لە سەرەتای سوورەتەکەدا خوای گەورە سوێن دەخوا بە سێ حاڵەتی ئەسپێک کە جیهادی پێدەکرێت لەسەر سێ بابەت. جا سەرەتاکەی دەفەرمێت وەالعادیاتی ضەبحا سوێند بەو ئەسپانەی کە حیلەیان دێ لە کاتی هێرشبردن و هەڵقوتانە سەر دوژمناندا. وەالعادیاتی سوێند بەو ئەسپانەی کە دەحیلێنن کە حیلەیان دێ ضەبحا یعنی لە کاتی هێرشبردن و هەڵقوتانە سەر بێباوەڕان. ئەوە یەک. فەالمووریاتی قەدحا سوێن بەو ئەسپانەی کە ئاگر لە بن پێیانیان هەڵدەستێت کاتێک کە دەڕۆن و ڕۆیشتنەکەیان خێرا دەبێ ناڵیان پێوەیە ئەسپ لە خێراییدا ناڵەکەیان کە بەردی دەکەوێت لە بینیاندا پڕشک هەڵدەستێکەوە ئەو پەڕی تاودانی ئەسپ و ئەو پەڕی خێرای ڕۆیشتنیەتی دا دەفەرمێ فەالمووریاتی سوێن بەو ئەسپانەی قەدحا کە ئاگر لە بنپێیانیان هەڵدەستێ لە کاتی شەڕ و شۆردا. فەالموغیڕاتی سوبحا سوێن بەو ئەسپانەی کە هەڵدەکوتنە سەر یعنی بەهۆیانەوە هەڵدەکوتنە سەر دوژمنەکانتان لە بەرەبەیانیدا. بەرەبەیانی کاتی غەفڵەتی دوژمنان و کە بێباوەڕان بووە موسڵمانان لەو کاتەدا زۆرتر هێرشەکانیان دەست پێ کردوون. وێ دەفەرمێ فەالموغیڕاتی سوێن بەو ئەسپانەی کە هەڵدەکوتنە سەر پەلامار دەدەن هێرش دەبەنە سەر دوژمنەکان لە بەرەبەیانیدا. جا فەئەثەڕنە بیهی فەئەثەڕنە دروست دەبێ بەهۆی ئەو هێرش بردن و ڕۆیشتنی ئەسپانە نەقعەتە پوتۆس. فەئەثەڕنە بیهی یعنی شوێنەوار بەجێ دەمێنێ بەهۆی ئەسپەکانەوە کە شوێنەوارەکە بریتیە لە دروستبوونی تەپوتۆزێکی زۆر. فەئەثەڕنە بیهی نەقعە دروست دەکەن بەو ئەو ئەسپانە بەهۆی هێرشکردن و ڕۆیشتنیان نەقعە تەپوتۆزێکی زۆر. ئەوجار فەوەسەطنە بیهی جەمعە ئێوە بەهۆی ئەسپەکانەوە دەچنە ناوەڕاستی فەوەسەطنە بیهی جەمعە بەهۆی ئەسپەکانەوە دەچنە ناوەڕاستی شەڕ و ناوەڕاستی دوژمنەکانتان. فەوەسەطنە بیهی دەچنە ناوەڕاستی دوژمنەکانتان بەهۆی ئەسپەکانتانەوە. فەوەسەطنە بیهی دەچنە ناوەڕاستی دوژمنەکانتان بەهۆی ئەسپەکانەوە. فەوەسەطنە بیهی جەمعە بەهۆی ئەسپەکانتانەوە دەچنە ناوەڕاستی دوژمنەوە. ئەوە سێ سوێند. جوابی سوێندەکەی چییە؟ بۆچی خوا سوێندی خواردووە؟ دەفەرمێ سوێن بەو ئەسپانە ئینە الئینسانە بێگومان مرۆڤ یا دەتوانێت بڵێن هەموو مرۆڤێک یان بە تایبەتی مرۆڤی بێباوەڕ لێڕەبیهی لە بەرامبەر پەروەردیگاریدا لە کەن و زۆر سپڵەیە. ئەوە بێگومانیش وایە تەڵەن تەنانەت کەسی ئیمانداریش کە شوکرانەی خوارج دەکا شوکرانەکەی لە ئاستی نیعمەتەکاندا نییە لە بەرامبەر ئەو هەموو چاکانە کە خوا لەگەڵمان دەکا هەر سپڵەین. ئەدیگە گەر کەسێک هەر سوپاسی خوانەکە و هەر عەبدایەتی خوانەکە سپڵایەتیوی زۆر زیاترە. ئینە الئینسانە بێگومان مرۆڤ لێڕەبیهی لە بەرامبەر پەروەردیگاریدا لە کەن و زۆر سپڵە و پێنەزانە. ئەوە یەک لە جوابی سوێندەکان. وئینەه بێگومان مرۆڤ بۆ خۆی
على ذلك لەسەر سپڵەیەکەی خۆی لە شەهید ئاگادار و چاودێرە. هەمومان کە شکرانەی خواش دەکەین شاهدی لەسەر ئەوە دەبێ بدەین و دەدەین کە لە ئاست نیعمەتەکانی خوادا بەقەد نیعمەتەکانی خوا سوپاسگوزاری خوامان نەکردووە. وئینەه بێگومان ئینسان على ذلك لەسەر سپڵەی و پێنەزانینی خۆی لە شەهید چاودێر و ئاگادار. ئەوجار وئینەه بێگومان مرۆڤ ئینسان لحب الخەیر لە خۆشەویستیدا لە خۆشەویستی بۆ خەیر، خەیر یعنی ماڵ ها یعنی دنیا دەناوەگەر مەبەستی کاری چاکە بێ دەبێتە مەتە. بەڵام لێرە خوای گەورە زەمی ئینسان دەکات لە زەمدا باز دەکات بۆیە خەیر یعنی دنیا ئەوەی لە مێشکی ئینسانیدا خەیرە. وئینەه بێگومان ئەو ئینسانە لحب الخەیر لە خۆشەویستی بۆ سەروەت و سامان و ماڵ لە شەدید زۆر سوورە، زۆر وەک دەڵێ توندا و زۆر هەوڵی پەیداکردنی و ئەو هەوڵی ئەوەی دەدا لە دەستی نەچی. وئینەه بێگومان مرۆڤ لحب الخەیر لە خۆشەویستی بۆ ماڵ و سەروەت و سامان لە شەدید زۆر سوورە. ئەوجار خوا دەفەرمێ ئەفەلا یعلەم ئایا نازانێت ئەو مرۆڤەی کە سپڵەیە ئەو مرۆڤەی کە ماڵی خۆش دەوێت و هەمیشە هەوڵی پەیداکردنی دەدا ئەفەلا یعلەم ئایا نازانێ ئیذا بعثر کاتێک کە ئاوەژوو کرانەوە هەڵدرانەوە هێنرانە دەر ما في القبور ئەوەی لە ناو گۆڕەکاندایە. ئەفەلا یعلەم ئایا نازانێت ئینسان ئیذا بعثر کاتێک هێنرانە دەرێ یا هەڵدرانەوە ما في القبور ئەوەی لە ناو گۆڕەکاندان هاتنە دەرێ زیندوو بوونەوە ئەوانەی لە ناو گۆڕەکاندان پاشان وەختێک دێ. ئەفەلا یعلەم ئیذا بعثر ما في القبور ئایا نازانێ کە کاتێکدا دێ هەرچی لە ناو گۆڕەکاندانە هەموو ئەوانەی کە چوونە ناو گۆڕەکان و مردوون با سامان و سەروەتیشیان زۆر بوو بێ بەڵام وەختێک لە قەبرەکانیان دێنە دەرێ و لە بەرامبەر هەرچی هەیەە محاسبە دەکرێن و لێ پرسینەوەیان لەگەڵ دەکرێت. بێگومان ئەگەر ئینسان نەیزانێ خۆی لە نەزانین داوە و ئەگەر دەرزانی و هەر سووریشی بەبێ گومانیەوە خەراتر. ئەفەلا یعلەم ئیذا بعثر ئایا نازانێت کە کاتێکدا دێ وەختێکدا دێ ئاوەژوو دەکرێنەوە زیندوو دەکرێنەوە هەرچی لە ناو قەبرەکاندان یعنی قەبرەکان سەروەبن دەکرێن و هەرچی لە ناویاندا هەیە هەمووی دێتە دەرێ و زیندوو دەبێتەوە کە زیندوو دەبێتەوە هیچی پێ لە ماڵ و سەروەت و سامان بێگومان نا. وحصیلە پاشان ئاشکراش دەبێ ڕۆژێکدا دێ ئاشکرا دەبێ ما في الصدور هەرچی لە ناو ناخ و دڵتاندا شاردوتانەوە. ئەوجار خوا دەفەرمێ ئین ربهم بێگومان پەروەردیگاریان بهم بەو ئینسانانە یومئذ لەو ڕۆژەدا لە خەبیر زۆر شارەزایە. ئین ربهم بێگومان پەروەردیگاریان بهم بەو ئینسانانەی کە ئەوە سیفەتیانە و ئەوە حاڵیانە یومئذ لە ڕۆژی دواییدا لە خەبیر زۆر شارەزایە. صلی الله علیه و سلم.